مووسلیش کە مەبەستمانە ئامانجمانە هاوشێوەی هەرێم زیاتر پێشکەوی خزمەتی بکەین بۆیە دەنگدان بۆ لیستەیە کە 275 پارتی دیموکراتی کوردستانە ئەو سیاسەتە و سەقامگیریە ئاوەدانیە هەموو دەنگدەرانی مووسڵ کە لە هەرێمی کوردستان وەکو نمونەی هەم چ ژیاون چه هاتوونە چه ئەم پرۆسەی سەرکەوتووەی حکومڕانی کە دەبیندرێت لە پێکەوە ژیان استقرار و پێشکەوتن بەردەوام گۆڕانکاری سەرکەوتووی هەیە لە کوردستان ڕۆژانە حکوومەتی هەرێم بەردەوامە کە ئەمە سیاسەتی پارتیە بەرنامەی پارتیە بۆ خزمەتکردنی هەموو خەڵک بۆ پێکەوە ژیان بۆ ئەوەی ژیانی خەڵک بەرەو باشی بڕوا سێکتەرەکان پێش بکەوێت ئەو نمونە زیندوێ لە کوردستان هەموو ڕۆژان دەیبیندرێت کە بەراورد دەکرێت لەگەر هەموو بەشەکانی دیکە عێراق بۆیە متمانەی خەڵک زیاتر بووە بۆیە بە هەموو دەنگدەرانی مووسڵ دەڕێ بە هەموو پێکاتە جیاوازەکان بۆ ئەوەی مووسلیش کە مەبەستمانە ئامانجمانە هاوشێوەی هەرێم زیاتر پێشکەوی خزمەتی بکەین بۆیە دەنگدان بۆ لیستەیە کە 275 پارتی دیموکراتی کوردستانە ئەو سیاسەتە و سەقامگیریە ئاوەدانیە دوورکەوتنەوەیە لە خیتاباتی کڕاهەیە و ڕەفزکردنی یەکتر بەشێکی یەکجار زۆر خەڵک هەل لە کوردستان مایتەوە تاکو ئێستاش هەلەوێت ژیانی بەسەر دەباتن لەبەرەوەی ئەوەی کە دەیبینی لە ناو هەرێمی کوردستان لە هەولێر لە دۆک بە تایبەتی وەکو شاری نێزیکی بەستراوەی مووسڵ ئەو پێشکەوتنەی کە دەبینرێتێت کە هەوڵ دەدات بە هەمان شێوە لە مووسڵ بێت بۆیە ڕنگدانەوەی ئەو جارەی لیستمان زیاترە کە دەبین خەڵک ڕووی لە پارتیە.